بەردەوام پێدەم ژارە بەگەرە لەشکری ڕۆژ بۆی ڕۆژاوای کوردستانی ڕەت دکێ و ئالدار خەلیل بەرپرسیارێ پەیوەندیان تەف دەمێتە کەزیێل سەروێ چەندێ دکێ و دەبێژێ کۆمژارە بەگەرە لەشکری ڕۆژ بۆی ڕۆژاوای کوردستانی بێت و ئاوایەکی گوت و بێژ ناکەن. ئالدار خەلیل بەرپرسێ تەفدەمێژێ کەناڵین مەدیایی سەر بێ پێدەوە ڕاگەهاند و ئەو ڕازی نەبن لەشکری ڕۆژ ڤەگەرێ بۆ ڕۆژاوای کوردستانی و ئەو پرسە ڤەگەرە لەشکری ڕۆژ لە گەلت و ئالیەکیژی گوت و بێژ ناکەن. هەروەها ئالدار خەلیل گوت و دەدەما نەهادا ئەو گوتوبێژیە لەگەڵ ڕژێمە ئەسەد دەکەن داکوچەکدارن قەسەدە لەسەر سنوورێ ڕۆژاوای کوردستانی و تورکیا بەڵاو ببن کوبەریە نەها پێشنیار هاتبووکردن و لەشکری ڕۆژ لەسەر سنوورێن ڕۆژاوای کوردستانی و تورکیا وەرنە بەڵاوکردن. ئالدار خەلیل گۆچیک و ئەو ڕێگریە لە تەبلیبوونا چەکدارن یەپەکە دناوە ڕێزن چەکدارە ڕژێمە ئەسەددە ناکەن ئاساییە ئەگەر بفەرمی ببنە چەکدارێن ڕژێمە ئەسەد وەکە هەموو جار ئالدار خەلیل ئێریشکرە سەر ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە و ئۆپۆزیسیۆنا سووریە و گوتک و ئەو بێت و ئاوایی گوتوبێژیە لەگەڵ هەردوو ئالیان ناکەن و بیرۆکەیە گوتوبێژیەژی ڕەت کردە. ژدەما کۆ ڕژێمە ئەسەد دەسەڵاتداریە سووریە گرتیە دەست بێت و ئاوایەکی دانپێدان بە مافێنگەلێ کورد نەکریە و لەگەڵوێ چەندێژی پێدە بەردەوام پەنایش بۆی ڕژێمە ئەسەد دەبێ و بەردەوام داخوازێژە ڕژێمە ئەسەدەکەی و ئالیکاریان پێشکێشی وان بکێ و لە هەمبەردا پێدە ببێ شەرت و مەرجوێ ناوچەین کوردی ڕادستی ڕژێمە ئەسەد بکێ و هەر ئیرۆ چەکدارن ڕژێمە ئەسەد دەرباسی ناوە باژارێ من بجێ بوون.